هەرچەندە ڕێکارە ئیداریەکانی پەروەردەی پارێزگاکان بۆ تۆمارکردنی ناوی مامۆستایانی ئامادە نەبوو دەستی پێکردووە، بەڵام مامۆستایان هێشتا لە شەقامن. بۆ ئەوەی کەوا پرۆسەی پەروەردە بە شێوە دەرونیە تەندروستە ئاسایەکەی خۆی بەڕێوە بچێ، مامۆستا بە حەزیمەت و ئیرادەیەکی خوڵ و فراوانەوە بە ڕۆحەتێکی گەورەوە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خوێندکارەکانی بکات، نەک تەنها بە زۆر بخێن ناو پۆلێکەوە، بەڵام ئاگای لە خەیاڵی لای گیرفانی بێ، خەیاڵی لای بژێژانی ناڵەکانی بێ، خەیاڵی لای ئەو گرفتانە بێ کە ڕۆژان ڕوبەڕووی بێتەوە، خەیاڵی لای ئەوە بێت توانای بێدانی پارەی ماسی ناڵەکانی نییە. بەپێی ئەو نووسراوانەی کە دەستدەنگی ئەمریکا کەوتون لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بە ئاماژەدان بە یاسای بەرزەفتی فەرمانبەران بە چەند زنجیرەیەک ژمارەیەک مامۆستا بە ئامادە نەبوو تۆمار کراون. سزاکەی ئێمە ڕۆژی دووشەمە بووە کە سزادراوین، سێشەمە بووە، سیانزەی مانگ بووە. ئێمە ئەم سزایە نامانوەستێنێ، ئەم سزایە سەربەرزیە بۆ ئێمە چونکە ئێمە داوای مافی خۆمان کردووە، داوای مافکردنیش تەبعاً قوربانی دانیەوێ. ئێمە خۆشمان نایە لەوەی کە نەچینەوە دەوام، حەزمانە تامەزرۆین، بەڵام ئەم دەسەڵاتە گەندەڵە وای کردووە کە ئێمە بینە سەر شەقام و وانەکانمان لێرە بڵێینەوە. لە چوارچێوەی ئەو هەوڵانەی کە لە نێوان هەردوو حکوومەتی ناوەند و هەرێمدا هەن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی موچەی موچەخۆران، وەفدێکی هونەری حکوومەتی هەرێم کە پێگاتوون لە وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی سامانە سروشتەکان ماوەی چەند ڕۆژێکە لە بەغدان بە مەبەستی دروستکردنی تیمی هاوبەش بۆ ڕێخستنی ڕێکارە دارایی و ژمێریاریەکان لە نێوان هەردوولادا. مامۆستایانی بەشداربووی خۆپیشاندانەکان دەڵێن تا جێبەجێکردنی داواکاریەکانمان لە شەقام دەمێنینەوە و داواکاریەکانیشمان مافێکی سادەی خۆمان و هاوپیشەکانمانە. ئێمە وازەحە لە سیانزەی نۆ کە بیدایەتی مباشرەت بۆ مباشرەتمان کرد، بڕیاری بایکۆتماندا، بایکۆتێکی خۆڕس. داواکاریەکانمان وازەحە هەتا ئەمڕۆ ئەوە بۆ 5 مانگ بەرەوسەرە ڕوا کە ئێمە لە بایکۆت بەردەوامین. داواکاریەکانمان 5 داواکارین لە هەموو ڕاگەیاندنەکان و لە هەموو بەیاننامەکان ئاماژەمان پێکردوە تا ئەم دەقەیە شەخسەی تیاکەن یەکێک لەو 5 خاڵە جێبەجێ نەکراوە. لە کاتێکدا خۆپیشاندانی زۆرینەی مامۆستایان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەردەوامە، لە چەند خوێندنگایەک و باخچەیەکی منداڵاندا بەشێک لە مامۆستایان گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن و پرۆسەی خوێندن دەستی پێکردووەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.